وەرەسەڵتان لێ بێدازان و خۆشەویستانمە لە تەوری دوین بەرنامەکەماندا بابەتێکی زۆر تایبەت باس دەکەین، ئەویش سەرنجامی زوڵم و ستەم، ئەو کەسانێک کە زوڵم و ستەم دەرحەق بە هەر کەسێک دەکات کە مەزلومە و دەسەڵاتی نییە. بە درێژایی مێژوو خۆی باڵادەستی لە قورآنی پیرۆزدا چەندین نمونەی بۆ باس کردوون کە کەسانێک بوون زوڵم و ستەمێکی زۆریان کردو، دوجار خۆی باڵادەست هەم لەم دنیا هەم لە دوا ڕۆژیشدا تۆڵی لێ سندونەتەوە. ئێمە لە ڕوانگەیانی پیرۆزی ئیسلامەوە سێری ئەم بابەتە دەکەین و گفتوگۆیان بابەتە دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز دکتۆر یاسین حەسەن بانخواز. دکتۆر جان زۆر بەخێر بێت. سەر دوو چامانی خۆ بەخێر. ئەمە خۆی باڵادەست لە ئاەتەکانی قورآنی پیرۆزەوە پێغەمبەری عەزیزمان صلی الله علیه وسلم چەندین فەرموودە باسی کردووە. زوڵم و ستەم مەحاڵە لەم دنیا لێی دەرچێت و خۆی باڵادەستی نمونەی هێناوەتە بۆی کە ستەمکار بیزانێت بیری بێتەوە. ئەمە تا چەند گرنگە پێداچوونەیەکی پێ بکرێت. بسم الله الرحمن الرحیم. سپاس بۆ ئێوە بۆ بینەرانی بەڕێز و خۆشەویست. بێگومان ستەم چەمکێکە لە چەمکە زۆر گرنگەکان لە ژیانی مرۆڤە. لە سەرەتاوە هەتا ئێستا هەچی ئاینە ئاسمانیەکان هەیە ئاماژەیان پێکردووە زۆر بە قورسی و هەروە هیچ فەیلسوفێ بیرمەندێ و هیچ نووسەرێک هیچ لێکۆڵیارێک من کۆڵکارێک نییە کە ئاماژەی بە ستەم و بە دادگەری نەکردبێت کە چەمکێکی زۆر گرنگە لە بەرامبەری دادگەریە کاتێکە بەکارێندێ. ستەم مێژوویەکی لە مێژینە و دێرینی هەیە لەسەر زەوی و لە ژیانی مرۆڤ لەو کاتۆ کە مرۆڤەکان لەسەر زەوی خۆڵکەندراون. بۆیە ئەتوانم بڵێم یەکێکە لە چەمکە زۆر گرنگەکان کە ڕوبەڕووی مرۆڤ بۆ توانێت گەورەترین ئاستەنگ و کێشەی بۆ مرۆڤەکانی دروست کردووە و باشترین پاڵنەر و هۆکارێکە بۆی کە ئاستی ژیری و هۆشمەندی و بیرمەندی مرۆڤەکانی پێورێ، چونکە ستەم زۆر بوار ئەگرێتەوە. جاری وایە خورپەیەکە لە دڵە، جاری وایە تەنها نیگایەکە، جاری وایە تەنها ئاماژەیەکە، جاری وایە هەیە بەدەستە، جاری وایە هەیە بە قاچە، جاری وایە بە چاوە، جاری وایە بە گوێچکەیە، جاری وایە هەیە تەنانەت بە ئاماژەیەکی زۆر بچووکە کە ئەبێتە هۆکاری ستەمێکی زۆر گەورە، جاری وایە تەنها سەر لە قانونێکە. ستەم زۆر بوارەگرێتەوە. ستەمی کۆمەڵایەتیمان هەیە و هەروەها ستەمی سیاسیمان هەیە، ستەمی ئابووریمان هەیە، ستەمی خێزانیمان هەیە. ستەم هەیە دەرحەق بە ئافرەتەکرێ، هەیە دەرحەق بە پیاوەکرێ، هەیە دەرحەق بە مناڵەکرێ. ئەتوانم بڵێم لە هیچ سەردەمێکا وەکو ئەم سەردەمەی ئێستا مرۆڤ نقم نەبووە لە زەرکاوی ستەما و ئێستا ئەتوانم بڵێم کەوا ستەم شەپۆلەیە لەسەر گۆی زەوی. بۆیە خۆی پەروەردگار لە قورئانە زۆر بە جوانی باسی کردووە لە زیاتر لە 289 ئاەتە ئاماژەی پێکا بە ستەم و هەروەها ئەوەی کە لە ستەمەوە وەرگیراوە. لە مقابلی ستەما خۆی پەروەردگار ئەگەر دقت بگرین باسی عەدلمان بۆکە لەگەڵ دادگەری. هەموو ناوەکانی خۆی پەروەردگار لە قورئانە مشتەقەواتە وەرگیراوە. بۆ نمونە ڕەحمان لە ڕەحمەوە وەرگیراوە، وەدود لە ودەوە وەرگیراوە، بۆ نمونە مومید لە مەوتەوە وەرگیراوە، موحی لە حەیەوە وەرگیراوە، لە حەیاتەوە یاخود وەرگیراوە. جگە لە عەدل کە هاتووە خۆی پەروەردگار ڕاستەوخۆ چاوگەکەی هێناوە کردوەتی بە ناوی خۆی. خۆی پەروەردگار بەخۆی ناڵێ عادل، بەخۆی لە عەدل کەواتە عەدلی مطلق و ڕەها لای کێ لای خۆی پەروەردگارە. بۆیە ئەگەر سیرکەین لە قورئانە خۆی پەروەردگار کە فەرمێ لقد أرسلنا رسولنا بالبينات وأنزلنا معهم الكتاب والميزان ليقوم الناس بالقسط. خۆی پەروەردگار ئامانجی ناردنی پێغەمبەران چییە؟ بریتیە لە دادگەری. ئەگەر خەڵقی مرۆڤ خوڵقانی مرۆڤ لەسەر زەوی ئامانج لە عیبادەت بێ، ئامانج لە عیبادەت چییە؟ تەقوایە. خۆی گەورە فەرمێ وما خلقت الجن والإنس إلا ليعبدون. ئەمە عیلەتی خەڵقی ئینسانە. ئەی عیلەتی عیبادەت چییە؟ إلا يا أيها الناس اعبدوا ربكم الذي خلقكم والذين من قبلكم لعلكم تتقون. كواتي ما بو عبادة كاين بو أهل تقوى بين فأتا بارسكار بين أي بو بارسكار بين علتي بارسكاريتيا اعدلوا هو أقرب للتقوى. كواتا علتي كواتا مروف خلقين داو بو أويكا دادقر بي حاوستنگ بي والسماء رفعها ووضع الميزان ونضع الموازين القسط ليوم القيامة فلا تظلم نفس شيئا. عدلي رهابري تيلا خۆی پەروەردگار بۆیە نابێ ئینسان ئەو ڕاستە ڕێی کە بۆی دیاری کراوە لەیلابان نەبە ڕاستان نەبە چەپا بە هیچ جۆرێک ستەم نەکات. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەم پەیامە هاتووە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم
بەڵێ بۆ دژاتی جەوروستەمیش هاتووە دقت بگرین ئەگەر بمانەوێ بۆ نمونە زەواج وازان بەرنامەکەی پێش ئێستان زەواج بوو لە پەیام ئەگەر زەواج کۆ بکەینەوە لە یەک دەستەواژەیە توانین بڵێن بەرپرسیارەتیە ئەگەر دین کۆ بکەینەوە لە یەک وشەیە توانین بڵێن دادگەریە و ڕوبەڕووبوونەوەی زوڵم و ستەمە بۆ یەک گرنگترین بەها لە دینە وشەی دادگەریە کە یەکێکە ناوەکانی خۆی پەروەردگار خۆی پێغەمبەری نازا عەلەیهی سەڵات وەسەلام حەدیثێکمان بۆ نەقڵەکە لە خۆی پەروەردگارەوە کە حەدیثی قودسیە حەدیثێکی زۆر ترسناکە یعنی من پێم وایە ئینسان ئەبێ هەمیشە لە بەرچاوی بێ خۆزگە ئەمە لە مەیدانی ئاژەڵانە لە عەلوەکەیە خۆزگە ئەمە لە نێو بازاڕە خۆزگەمە لە نێو دادگاکانە خۆزگەمە لە کوچە و کۆڵانەکانە بنووسایە کە خۆی پەروەردگارە فەرمێ یا عیبادی إني حرمت الظلم على نفسي وجعلته بينكم محرما فلا تظالموا أي عبد كانم مستمم لسرخوم حرام كردوها لنيو إيوشا حرامم كردوها استنكن لا يكتري خواي پروردگار وصفي دادگري خويا لا يكتوكا فرمي ولا يظلم ربك أحدا خواي پروردگار استم لهيش كسيغناك بويا ئەو شتانەی کە ڕوو لە سەر زەویە جاری وا هەیە کەسێک ئەکەوێتە بەرخەشم و قینی خوای بە جۆرێک لە جۆرەکان ڕەنگە من و تۆ لەبەری مرۆڤین ئەڵف و سۆزێکمان بۆی هەبێ بەس ئێمە نازانین ئاگامان لێ نییە لەو دی پەردەوە چی ڕوویاوە هیوا هەیە جارێک بۆ نمونە پیاوێک ئاوا سەری شۆڕ کردبووە لە یەکێک لە وڵاتە عەرەبیەکان ئاوا شەڕ بوو لە خوارەوە لە پایتەختە عەرەبیەکان ئەوە شەڕ بوو کە شەڕ بوو دەمەقاڵێ بوو کابرایەکیان دەمانچەی دەرهێنا فیشێکی بتەقیێنێ بە ئاسمانە بۆی بەرامبەر بترسێنێ یەکێکش لە قاتی سەرەوەی دوکانەکان ڕیزەقەی سەرەکە ئاوا سەری بردبووە دەرەوە بزانێ ئەو شەڕە چییە کە ئاوای کرد فیشەکە یا لە نوخاعی شەوکی و قرتانی تو شیشە لێری ڕوباعی بوو جا مامۆستایەکە گەڕێتەوە ئەڵێ بە دووادا چوونم بۆ کرد خەڵک گوتیان باشە عەدلی خوایی لەکوێیە ئەم کابرا داماوە نەستەمی کردووە نە لە شەڕا بەشدار بوو نە قسەی بە کەسێک گوتووە ئەڵێ بە دووادا چوونم بۆ کرد کاتێکە سێرم کرد ئەم پیاوە کە ئەو فیشەکەی بەرکەوتووە 20 ساڵ لەوە پێش هەموو برازەکانی مەحروم کردووە لە میراتەکەی باوکیان دینارێکی ناونەتێ لیرەیەکی ناونەتێ کەمە پارەیەکی ناونەتێ ئەم برازایانی هەموو دوعایان لێ کردو خۆی پەروەردگار بە شێوازێک لە شێوازەکانی تر تۆڵی لێکاتەوە بۆیە ئاسمان دادگەرە إن الله يمهل ولا يهمل مولەتە بەڵام ئیهمالی ناکە لەم سۆنگەیەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێکە ژیان نامەی ئەخوێنینەوە پڕە لەم بوارە بۆیە جارێکیان جاریەیەک هەڵەیەکی کرد وەکو پێویست ئیشەکەی جێبەجێ نەکرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سیواکەکەی بەدەستەوە بوو فەرمی والله لولا خشية القود لأوجعتك بهذا السواك والله ئەگەر ترسی تۆڵی قیامەتی و خوایی نەبوایە لە دوا ڕۆژە بەم سیواکە ئازار من ئەدایت ئەبێ سیواک لە کچۆڵەیەک لە کەسێک چه ئازارێکە بێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو یەقینەی هەیە کە جگە لە دنیاش لە ڕۆژی قیامەتە خوای پەروەردگار تۆڵاکاتەوە بۆیە فەرمێ الظلم ظلمات يوم القيامة جارێکیان لە جەنگی بەدرا بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەرباز و جەنگاوەرەکانی ڕیزە کرد یەکێک لە سەحابەکان کە ناوی ئەسوەد بوو ئەوە تقریبا جلوبەرگشیان کەم بوو سکی ڕوت بوو لە ڕیزەکە تۆزێک هات بۆ دەرەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تیرێکی بەدەستەوە تیرەکە نەسەری تیرەکەی پێوەبوو نە کۆتایی واتە نەپەڕەکەی کۆتایی بەقەدەر سیواکێک ئاوەندا بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاوا کێشەی بەستیا وتی وەرە دوا ڕیزەکە تێکمەیە وتي يا رسول الله أوجعتني وقد بعثك الله بالحق والعدل يا رسول الله أزاري بيقان لكاتك أخوي قولا توي بحق وبدات قري ناردوا دعي باش ماويك وتي وكي أبوك يشام باسكيا فمن بم يا رسول الله باني كرت بيقان بدي خواصا سمتي لك يا دسي سكي بوروت كرت وتي دا ويستي وتي ورا لين بروا وتي يا رسول الله تو مسكم رود بو أبي تو سكر رود كي كليامو سكي رود كرت بيغمبري خاصة لبرتشاوي أو عالمة سياسته أو عند جنگاوري سياسته دوانزا جنگاوري إسلامي لجنگ لغزوي بدرا دراي إخوة يعني أوش سكي رود كردو ويستي كلي باتوا بيغمبري خاصة خوي أمادة كرد بلدانا ها باشي بيكرت بيغمبري خاصة وتي بوهر كرت أي أسود وتي يا رسول الله يملا جنگي بەرەو شەهیدی ڕۆم ئینشاءالله حەزم کرد دوایین چرکەساتی ژیانم ئەوە بێ کە جەستم بەرجەستەی مبارەکی تۆ بکەوێت سەیری ئەو خۆشەویستیەکە
سێریم عەدل و دادگەریەکە لە پێغەمبەری خواوە صلی الله عليه وسلم. بۆیە ئەم پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام هاتۆ بۆی ڕوبەڕووی زوڵم و ستەم بێتەوە، زۆر باشە. بۆی بەستەمکارەکان بڵێ ستەمکارن، بۆ ئەوەی ببێتە هەوێنی مەینی دادگەری لەسەر زەوی. کاکتۆر، عاقبەتی زاڵم و ستەمکاران چییە لە دنیا و لە قیامەتە؟ بۆچی ئێمەی مرۆڤ پێمان وایە لە دنیای بۆیان ئەچێتە سەر وەکو پێویست زۆر جار وەکو خۆی تۆڵیان لێ ناکرێتەوە؟ بە نمونە ئێمە لە ماوەیە عەجاجمان بینی، ئەو زاڵمەی کە ئەوەی ناشرین بوو، ئەوەی ستەم بوو بەرامبەر کورد کردی وە بینیمان ئەو کەسانی کە لە یادەوەریان ئاما بوو چی یادێکی ناخۆشیانە گەڕا سەبارەت بەم ڕووداوانی کە بەرامبەر عەجاجیان بوو. ئەتوانم بڵێم هەموو ئەو زوڵمەی کە لەسەر زەویە کراوە بە فیرعەون و بە قارون و بە هامان و بە هەموو ئەوانەوە ئێشتا کەمترە لەوەی کە حیزبی بەعەس کردی، جا لە عێراقیش و لە سووریاش، چونکە سیستمێکی زۆر زۆر شمولی بوو، چونکە ڕۆژی وا هەبووە سەدان کەسیان لە سێدارەداوە، دەیان هەزار کەسیان کوشتووە، ملیۆنەها کەسیان کوشتووە بە ناوی وەحدە و حڕیە و ئیشتراکیەوە، بە ناوی عەرەبچێتیەوە. بۆیە غەیرە عەرەب لە وڵاتانی عەرەبە زۆر خەشم و قینیان هەیە بەرامبەر بە عەرەب، چونکە ئەو زوڵم و ستەمیان بینیوە، جارێک بە ناوی ئەنفالەوە، جارێک بە ناوی دینداریەوە، جارێک بە ناوی ئەوەی کە کورد هەڵگەڕاوەتەوە لە دین، کە هەر هەمووەکەی پێچەوانەیە. کە من بەش بە حاڵی خۆم ئەڵێم هەموو نیشتیمانی عەرەب بگەڕێم، باوەڕ ناکەم هێندەی میلەتی کورد دیندار و خواناسیان تابێ، هێندەی مزگەوتەکانی کوردستان ئاوەدان بێ. کوردستان کە وڵاتی بەردەنوێژە، وڵاتێکی وەکو هەرێمی کوردستان زیاتر لە 6,000 مزگەوتی تایە، ئێسەش بەردەوام هەر ئەکرێتەوە، هەتا ئێسەش گوندێکمان نییە کەوا بێ مزگەوت بێ و بە ئەتکی ئەزانن بە عیبێکی سەدشانی خۆیان نەزان مزگەوتێک گوندێک ئەگەر مزگەوتەکانیان نەبێ. بۆیە بە ناوی دین و بە هەموو نایەکەوە زۆر بەداخۆ ئێمەیان چۆساندوێتەوە. عەجاج دڵۆپێکە لە دەریایەک، خاڵۆزا و پورزا و ئامۆزاکانی بەشار ئەسەد و حافظ ئەسەد دڵۆپێکن لە دەریای ستەم کە هەزاران ئافرەتیان کوشتووە، کە دەیان هەزار کەسیان زیندە بە چاڵ کرد، ئەوی پێی بوو تێویژدان نیان بووە. یاسای خوای پەروەردگارە لە قورئانە کە لە 4 شوێنی قورئانە، لە ئەنعامە، لە یوسفە، لە سوورەتی قەسەسە، لە 4 شوێنە کە ئەفەرمێ ئینەه لا یفلیح الظالمون، سەرفراز نابن. پاشان ولا تحسبن الله غافلا عما يعمل الظالمون إنما يؤخرهم ليوم تشخص فيه الأبصار. زۆر کەس کەستەمەکە ئێمە وازانین ڕەنگە بۆی بچێتە سەر، بەس ڕەنگە ئاگامان لێ نەبێت کە چ ئاگرێک لە دەرونیایەتی. من خەڵکە ناسم ستەمی کردووە، ڕێگری کردووە، هاتوو بەلای من وتی فڵانە کەس بەڵێ، وتی وەڵڵاهی جاری وایە بەمان خەوم لێ ناکەی، والله جاری وایە بەمان خەو ناچێتە چاوی، بە 2 هەفتە خەو ناچێتە چاوی. ئێو کەسەی کە دادگەرە پڕ بە چاوی خۆی خەوێ. ژیان چییە؟ ژیان بریتە لەو هێمنیە، لەو کامەرانیە، لەو ئاسوودەیە. ژیان بریتیە لە ئۆقرەگرتنی مرۆڤ کاتێکە ئەخەوێ، بریتیە لە سیمایەکی پڕ لە بەختەوەری و مامەڵەکردنی مرۆڤ لەگەڵ مەخلوقاتی خوای پەروەردگارە. بۆیە مامەڵەی ئینسان لەگەڵ ئینسانە چۆن بێ؟ مامەڵەی خوای پەروەردگار لەگەڵ ئاوا بێت. مرۆڤ بە چه ئەخلاقی مامەڵە لەگەڵ مەخلوقاتی خوای پەروەردگاراکە؟ جا مەخلوقات درەختە بێ، ئاژەڵە بێ، مرۆڤێ بێ، هەر شتێ بێ لەم گردونەیە خوای پەروەردگار بە هەمان شێوە مامەڵەی لەگەڵاکە. هەر کەس کاروباری لەگەڵ ئاسمان ڕێک نەبوو، کاروباری لەسەر زەوی ڕێک نابێ. بۆیە زۆر کەسەیە دەوڵەمەنە، دەسەڵاتدارە، لە دوایە سێرەکەی پەشیمانە بێتەوە. ئێستا خێزانەکەی سەدام حوسێن حەزێ کرد مێردەکەی حەماڵێک بووایە و بەس ئەوەی لێ بەسەر نەهاتایە. دایکی حەزێ کرد کوڕەکانی عودەی و قوسەی حەماڵێک بوونایە، کەناسێک بوونایە، بەس ئەوان لێ بەسەر نەهاتایە کە بوون بە پەند و عیبرەت لە مێژووە بە فیرعەون نانەبرێ. بۆیە خوای گەورە ئەفەرمێ ئینەه لا یفلیح الظالمون. خوای پەروەردگار لە هەر ئومەتێکە زوڵم و ستەم هەبێ ئیلا لە ناویانە با. بۆیە ممکنە کەوا دەسەڵات لەگەڵ کوفرا بەردەوام بێت، بەس لەگەڵ ستەما بەردەوام نابێت. مستەحیلە کافرێکی زاڵم لە ئەوروپا ئەتوانێت بەردەوام بێت لەسەر حکم و دەسەڵات، بەس دیندارێک موسڵمانێک شەونێش خوێنێکی زاڵم ناتوانێت حکم و دەسەڵاتەکەی بەردەوام بێ. و بە دووچاوی خۆشمان ئەم حاڵەتەمان بینیوە کە خوای گەورە چۆن تۆڵی کردوێتەوە لە فیرعەونە، لە هامانە، لە قارونە و هەروەها لە ئەبرەهەیە، هەروەها ئەوانەی کە لە مێژووە لە ئەبوو لەهەبە، لە ئەبوو جەهلە، پاشان هەتا دێتە سەردەمی خۆمان لە ئەوانی کە جەلادی
مرۆڤەکان بوون جا مرۆڤەکان هەر کەسێ بێ لەبەرەوە خی پەروەردگار دوعا قبول ئەکا ئەگەر لە زاڵم و لەستم کە ئەگەر لە کافرش بێ یعنی سە کافرێ بێنە زومی لێ بکە ستەمی لێ بکە کە بانی کردە خی پەروەردگار ئیلا خی پەروەردگار وەڵامی ئاياتەوە بۆیە هەمیشە ئەو کەسانی کەستەمکارن هەمیشە ئەو کەسانی کەستەمیان لێکراوە ئەو دوعای خی پەروەردگاریان لەسەر زمان بێ ئەمە یوجیب المضطر إذا دعاه ويكشف السوء یاخوا کەس لەسەر کەسی تر نەڵێ حەسبی الله یاخوا کەس سنگە کوتێ نەکا لە کەسێکی تر یاخوا مەزلومێک قورئانەکە بەرز نەکاتەوە دوعاگۆ نەبێ دش بۆ کەسێک کە زوڵمی لێ کردو ستەمی لێ کردووە واللهی دەیان نمونە هەیە کە دادگەری ئاسمان ئەسەلمێنێ و ئەیسەپێنێ بەوەی کە خەڵک هەیە ستەمی کردووە تەنها بەوەی خەڵکەیە هەر لە دڵی خۆیان دوعاکەی کردووە سبحان الله خوای گەورە تۆڵێکی زۆر گەوری لێ کردوێتەوە خەڵک هەیە ستەمی کردووە یەک قسەی کردووە قسەکە زۆر قورس بووە ئەوەی کە قسەکەی پێکراوە بوختانەکەی پێکراوە توێتی خوای پەروەردگار من هیچ دەسەڵاتم نییە ئەی سپێرم بە تۆ خۆت تۆڵی لێ بکەرەوە لە دوای مدەیەکی کەم بووە بە پند و عیبرەت بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ هەر کەسێک با ئەو کەسێک کەستەمەکە لە کەسێک جگە لە من هیچ پشتیوانێکی نییە با بە خۆیان بچێتەوە زوو بە زوو لە ستەمەکەی بکشێتەوە چکە خوا تۆڵی لێکات مامۆستایان خۆی باڵا دەست لە ئاياتی 42 سورة إبراهيم فرمي ولا تحسبون الله غافلا عما يعمل الظالمون إنما يؤخرهم ليوم تشخص فيه الأبصار يعني ئەمە زۆر بە ئاگایەکی زۆر گرنگە ینی بۆ هەموو کەسێک ئەگەر بچووکترین زوڵمش بکانی خی گەورە بێ ئاگا نییە ینی ئەی بینێت تا چەند گرنگە ینی مسلمان ینی بچووکترین زوڵمیش نەکات ئەبێ ئێمە بزانین کە زوڵم جۆری زۆرە بوختانکردنێک زوڵمە قسە نەقڵکردنێک قسە نەقڵکردنێک زوڵمە هێنانی قسەیەک بەخوا وایان گوت ئەڵێ بەخوا وایان گوت ئیتر من نازانم باسی کەس ئەمە زۆرە وەڵاهی وایان وت ئیتر من نازانم ئەم وایان وتە لەگەڵ ئیمانەیەک ناگرێتەوە لەگەڵ کەسایەتیەکی پڕشکوایەک ناگرێتەوە لەگەڵ میزداقیەت و ڕازگۆییەک ناگرێتەوە بەرتی لۆگرتن زوڵمە نەدانی مارەیی بە ئافرەت زوڵمە ستەمکردن لە ئافرەت زوڵمە پەروەردە نەکردنی منداڵ زوڵمە و هەروەها ڕێگریکردنی وەرگرتنی میراتی لە نێوان مرۆڤەکانە ئەمە ستەمە زوڵمە بەڕێ نەکردنی معاملە و مامەڵی هاوڵاتیان لە دائیرەکانە ئەمە زوڵمە نەدانی موچە و حەق بە کرێکارێک بە مۆزەفێک لەن دەوڵەتەوە کۆمپانیایەک خاوەنکارێکەوە ئەوە بریتە لە زوڵم وستم دەرکردنی هەر مرۆڤێک بەبێ پاسا ئەوە زوڵمە مامەڵەکردنێکی ناشرین لەگەڵ هەر مرۆڤێکە ئەوە زوڵمە زوڵم زۆر بواری ژیان ئەگرێتەوە بۆیە بە تایبەت ستەم و زوڵم لەگەڵ ئینسانی ئیماندارە یەک ناگرێتەوە لەسەر هەر یەکەمان پێویستەکە ئێمە زۆر بە ئاگابین زۆر بەوردبینیەوە مامەڵە بکەین هەڵسوکۆت بکەین لەگەڵ مەخلوقاتی خوای پەروەردگارە لەگەڵ دەوروبەرمانە چونکە زوڵم دانانی هەر شتێکە لە غەیری شوێنی خۆیان شتێک هەڵ بگرە بێ غەیری شوێنی خۆی ئەو بریتە لە زوڵم بەڵام هەر شتێک لە شوێنی خۆیان دادنا ئەو بریتە لە عەدل و دادگەری لەبەرەوە بێ ئێمە بە ئاگابین کاتێککە مامەڵاکەین لەگەڵ دایک و باوکمانە لەگەڵ مرۆڤێکە لەگەڵ مناڵی خۆمانە لەگەڵ هاوڕێیەکمانە لەگەڵ هاوسەرمانە لەگەڵ دراوسەیەکمانە لەگەڵ سایەقێکا کە ئەڕۆی لەگەڵ شەریکێک تاکە مامەڵە ئەەکەی ئەمان ئینسان خۆی لەستەمەکان پارێزێ جاری وا هەیە وکو ئەزمکردن بە نیگایەکە جاری وایە پێکەنینێکە جاری وایە ئاماژەیەکە جاری وا هەیە ڕووگرشکردنێکە مرۆڤ ئەبێ ڕێز لە بەرامبەرەکەی بگرێت چونکە خۆی پەروەردگار خۆڵخاندوێنتی و ڕێزی لە مرۆڤ ناوە بە شێوەیەکی گشتی و لە قەت کە ڕەمنا بەنی ئادەم و چی لەم زەویایە خۆی پەروەردگار لەم گردونایە بۆ خزمەتی هو الذي خلق لكم ما في الأرض جميعا بۆ خزمەتی مرۆڤەکان خۆڵخاندوێتی خۆی پەروەردگار لە ستەمەکان تەبعاً پلەبەندیان هەیە ئێمە ستەممان هەیە لە بچووکۆ دەست پێکە جاری وایە وردەوردە بەرزە بێتەوە کە شیرک گەورەترین ستەمە ئەگەر مرۆڤ ئەنجامی بە جگەلەوە ئەم مەسەلەی کوشتنە ئەم مەسەلەی سزادانە ئەم مەسئلەی عەزابدانی خەڵک و خوێن ڕشتن ئەم مەسئلەی زیندانی کردنە و سزادانی مرۆڤەکان بە درڕندەترین شێوە
پێویستە ئینسان ئەلەقل تۆزێ ڕەحم تۆزێ بەزەیی لە دڵا بێ کەسێک کە زەلیلە بێ مرۆڤی ئازا کەسێک کە زەلیلە بێتە بەردەسی زۆڵمی لێ ناکات ستەمی لێ ناکات یعنی سزاشی بە سنوور بەزیێنی ناکات بە تایبەت دەسەڵاتدارەکان بۆ ئێمە بە ئاگادن بە تایبەت مەسەلەی کوشتن کە حیزبی بەعس و عەجاج و هاوشێوەکانی کە هەزاران کەسی ئاوایان بووە ستەمی زۆریان کردووە لەم شاری سلێمانیە مولازم محسینێکە بوو هەموو گیانی ستەم بوو سەلاحیەتی تەواوی هەبوو بۆ کوشتنی ڕۆڵەکانی ئەم شارە بە ئارەزوی خەڵکی سزایە خەڵکی ئەگرت خەڵکی خستە زیندانەوە ئەی برد و دوایی دایک و باوکیان نیان ئەبینیەوە بەڵام دەرەنجامەکەی ئەوەیەکە بینیمان بۆیە مەسئلەی کوشتن مەترسیەکی زۆر زۆر گەوریە کە ئەمانە هاتوون جگەرە بەلاشیانە کوژێننەوە بە خوێنێکی ساردۆ ئەیان کوژن اینجا قژی ئافرەتانە بڕن بە قژڕایانە کێشن تعدای شەرەف و ناموسیان لێکەن طبعا هەمووی دێتەوانی ڕێگەی خۆیان بە تایبەت مەسەلەی کوشتن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە ئاشکرا فەرمێ ما زال المؤمن في فسحة من دينه ما لم يصب دما حراما مسلمان لە فراوانیەکی دینەکەیە مەجای تووبە و گەڕانەوە ئەم جۆرە شتانەی هەیە هەتا ئەو کاتێکە خوێنێکی حرام ئەپێکیە واتە بە حرام خوێنی کەسێک گەڕێژێ لە ڕۆژی قیامەتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێک کە ئیسلام معراجی پێکرا ئەفەرمێ بینیم لە جەهەنەمە خەڵکانێک خۆیان ڕنی بینیم لە قیامەتە مناڵێک هەندێ مجموعەیە مناڵ هاتن پەلامار کەسێکیانەیە بەچنگ ئەیان ڕنی ئەیان و ئەمێ باوکی ئێمەی کوشت و لە سۆز و عەتفی باوکمان ئێمەی بێ بەشکەشت بۆیە ئەو سزایی کە لە دنیاە ئینسان وەری ئەگرێ زۆر زۆر کەمترە بە تایبەستەمکار لەو سزایی کە لە ڕۆژی قیامەتا وەری ئەگرێ بۆ کوشتنەکە خۆی پەروەردگار لە یادم نەچێکا فەرمێ ومن يقتل مؤمنا متعمدا فجزاؤه جهنم خالدا فيها وغضب الله عليه ولعنه وأعد له عذابا أليما بين سزاي بوداناوه خالدا فيها بنمري أمينيتوا أو كساني كسنود بزياني أكنوا كخوانك حرام الرجل بيغمري خاصة صلى الله عليه وسلم فرمي الإنسان بنيان الله ملعون من هدمه أما دروس كراو نخشيكي خواهي پروردگار نفر اللي كراو هكذا أم نخشي خواهي پروردگار لنا بري بشوين شاو خوش به كاك دكتور جانيا خواه بخير بي إن شاء الله هر كسي ظلم مستمر در حق بملتي ما كان إن شاء الله خواه قورا إن شاء الله بدردي صدامو أجهد جوانا إن شاء الله إن شاء الله إن شاء الله زور سپاس ببرد دكتور ياسين حسن صافي دكتور 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 إمام يا خود استخوش